بسم الله الرحمن الرحيم. كاك رحمن هسه مزاحمي وقتي وبعرفش الشبين اللي بعرفش الموضوع إيكو بيسمع برا كنا وتوضيحات هي بركو بفرميت. بس يا كم قناغ كان دعوة حتما دبيت ببرد واتا قناغ كان مخفي كاري وعلى نيشتيش حتمين يعني أصل دعوة كردنا جاب هالشيء ويقدر لشيء وكاني كلا سيدة داعية بونمونا أقل لولاتك فرصتها بيت بأزادي بيواني فالورد بكريت هل بيوستا سردمي مخفي كاري معي أرقام بدأ فرقی مخفیکاری و تشکیلات و تنظیم چییە؟ لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم مخفیکاری بووە یان تنظیم و تشکیلات یان هەردووکیان؟ بله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وأستهديه وأسأله الإخلاص والتوفيق، وصلوات الله وسلامه ورحمة الله وبركاته على محمد وآله وصحبه المخلصين وجميع أحبابه. كاكيان حبر لو جوابي سؤالك بدموا لباري وصفك وكهنات بوقتي من تذكرك بدم لنا جملك فرموت وقتي مبارك مزاحمي وقتي مبارك دابا أم جملة ركو بيكنية وقت لذاتي خويا گذري زمان بنسبة أشياء خصوصا موجوداتي صندوق خصوصا إنسان بۆخۆی هیچ ئەرزشێکی نییە بان و خوار نسبەت بە هیچ ئینسانێک بەپێ ئەوە کە ئینسانێک چۆن لەو زمانە ئیستیفادە بکە ئەو میقدارە زمانە کە پێ ئەڵێن وەخت ممکنە ئەرزشی ئەو وەختە بچێتە وانیا بێتە خوار. ئەگەر وەختی من کرایە سەرۆکاری واجبات مستحبات مباحات هر نوعی له وظائف وبإخلاص وبو بتحري وتجسس هداية إلهي وبو أو وقت مبارك به أجر وانا بو وقتی کی پوچا یا خوانا کرده وقتی کی خراب نا مبارك برالي خوش شويستم تو ئەو پرسیارەت مەترح کرد تێفکرێ بزانە چەند بە ئەرزش بوو پرسیارەکەت سەبارەت بە خەت و شوێنی کولی حرەکەتی ئیسلام قساکەی ئەپرسی لە من یعنی ئەوە کە خوا فەرموویەتی بۆ تەواوی دەورانی ڕەسالەت و ئەوە کە پێغەمبەری خۆشەویستی خوا سەڵات و سەلام لە خۆی و خۆشەویستانی لە مدەتی عمری مبارەکیا پیادەی کردووە. ئەگەر من لیاقەتی ئەوەم ببێ جوابی پرسیاری ئاوا بگەمەوە بە هدایەتی خواوە و بە ئیخلاسەوە بێ وەختی لەوە مبارەکترم ئەبێ کاکە گیان تۆ خەریکی بە پرسیارەکەی خۆت وەختەکەی من مبارەکەکەی کەچی ئەڵێی مەزاحمی وەختە مبارەکەتە ئەبم یعنی وەختی من مبارەکترە لەوە کە تۆ پرسیاری وا بکەیت و جوابی وا بدەیتەوە غەڵەت ئەەکەم کاکە گیان من لەوە کە بەعسی دینی خوا و ڕێشوونی پێغەمبەر سەلەوات الله وسەلامو عەلەیه و عەلەیها زیاتر شتێکی مبارەکم ببێ جا بچینە سەر باسەکە. عەرزت دەکەم برای باشم ئەم مەطلەبەکە بە تەوری خاس تۆ لەبارەی مەراحیلی مەخفیکاری و سەدع و ئیعلانەوە پێشت هێناوە مەوزوعی قابلی تەرحی زۆر عومدەترە لەم مەحدودە چکۆلە تەواوی تەنزیمات و بەرنامە و هدایات و ڕەوشی تەبلیغ و ئەحکامی ئیسلام هەموو ئەبرێتەوە. خولاسەی مەطلب ئەوەیە کە ئیسلام بە مەجموعی ئەوە کە هەیەتی 23 ساڵ بە چەشنێکی تایبەتی ڕەهبەری ئیسلام ئیجرای کردووە و
گەیاندوویەتە مەز ئەو ئەندازە کە مەخدوری زەمان بووە. ئایا لە هەموو ڕۆزگارێکە لە هەموو بارێکەوە نە هەر باری مەخفیکاری و ئیعلان لە هەموو بارێکەوە مسلمانان خەیاڵیان بێ حرەکەتێکی ئیسلامی شروع بکەنەوە ئەبێ موو بە موو بەپێ ئەو نەهجە خاسە کە مەرحەلە مەرحەلە گۆڕاوە و تەغییراتی بەسەرا هاتووە حرەکەت بکەن. حتا لە مەوریدی ئەحکامە ئەگەر سبەینێ جەماعەتێ مسلمان وایان بۆ هەڵکەوت بە زەحمەتێکی یەکجار کەم مجتەمەعێکی ئیسلامیان پێکهێنا مکەلەفن عەینەن بەو جۆرەکە حرەکەت کراوە لە ئەووەڵەوە تا ئاخر حرەکەت بکەن؟ جوابی ئەم سوالە منفیە، نەخێوانیە. عەرزی حوزور دەکەم تۆزێک تەفسیلی ئەم بەحسە لە مەطلەبێکا لەبارەی حودود و قساسەوە بە فارسی نووسیومە، چەند جاری تریش هەر لەم بارەوە لەم دەورانی ئینقلابە مەتالبی کورتیا توولانیم لەم بارەوە نووسیوە حودود و قساساتەوەمانە. جەماعەتێ لە برایل وایان پێ باش بوو وە قسەکەیشیان درستە کە من مەجموعی ئەوانەوە لە چەند جارە نووسیومە تمە مقالەیەکی تەنیا تۆزێکیش وازەحتر و ڕۆشنتر بێ، چونکە ئەو مەقالاتەکە ئەم نووسین بۆ عولەمای ئێرانم ئەنووسین بە زمانی عیلمی تر زۆر شیم ناکردەوە، توولانی مفەسەڵ نەبوو، بۆ بەکاری کەسانێکیش بێ کە زۆر لە علوم و مەعارفی ئیسلامی بەڵەد نەبن پێیان وابوو کە دوایەوە بیکەمە یەک مەقالە تۆزێ توولانی تر و ڕۆشنتر و وازەحتر بێ. ئیتر دوایەوە لە زیندان هاتوومەتە دەرەوە وەزعی ناخۆشی و ئەوانم بە فرسەتی نەداوم، کاری زۆر کەوتووەتە یەکە لەبەرەوە ئەویشم ئەنجام نەداوە. خوا ئەوەوە خەیرە بۆ دینی و بۆ بەندەگانی پێشی بێنێ، ڕەنگە ئەوەیشە خەیرێک بێ کە بتوانم ئەو مەطلەبە باش و منەزەم بنووسمەوە کە زۆر توولانی ئەبێ. ئەلئان پێم سەحیح نییە تەواوی ئەوەوە لەو مەجموعە وێژراوە لێرە خزمەتی تۆ عەرز دەکەم. ئەمە کورتەیەکت عەرز دەکەم. مقدمەی ئەو کورتە ئەوەیە تەدوینی کتابیانی تەدوینی قورئان بە تعلیم و ئاموزشی ئیلاهی بە وەسیلەی حەزەتی جیبریلەوە بۆ حەزەتی محەممەد سەڵات و سەلامی خوا لە هەردووکیان و خۆشەویستانیان پێچەوانەی تەرتیبی نووسولە، نە پێچەوانە یانێ ئەمبەر و ئەوبەر، یانێ بەو جۆرە نییە. نزولی قورئان سوورە سوورە یا ئایە ئایە بە نەهجێکی و شێوەیەکی تایبەتی بووە، ئەمما تەدوینەکەی شێوەیەکی تر. چەند ڕاز هەیە لەو مەطلەبە من وای لێ تێگەم ئەساسیترین ڕازی ئەوەیە کە ئەگەر تەدوینیش هەر بۆ شێوەیەوە نازڵ بووە قورئان وا بوای موسڵمانان وایان ئەزانی لە هەمیشەی تاریخە کە هەر وەخت خەیاڵیان بێ کارێکی ئیسلامی بکەن لە جامعەیەکی تەواو جاهیلیە کە حکمی و بەرنامەی و عورفی لە دینی خوا وەرنەگیراوە، جاهیلیەتیانێ ئەوە. ئینشاءڵڵا زمانێک فرسەت بێت تەوزیح بدەم، تەوهین نییە، واقعیەتێکە. وەڵا بە هەریسە ئیشارەیەک بکەم. کاکە گیان کابرا جوتیارە بەڕێک ئەبێ لە فەن و فێڵی زراعەت و شناسینی حبوبات و ناسینی عەرز و شێوبڕین و وەردانەوەوانە بەڵەد بێ و ئاویاریوانە بەڵەد بێ، عالم بێ بە کارەکە ئەنجامیکە. ئەگەر کابرایەکە زۆر زانایە لە علومی مختلفە ئەڕوا بەو فەزایەنەدا پەروازەکەوە لێ لە کاری کشت و کاڵانە بووە دەست بەکار بوو جاهلە. سادەی مەطلب ئەوەیە کە مەوزوعێک کە ئینسان خەریکە کاری تیا بکە بێ علمی پێ ببێ. تۆ ئەگەر ساعەتت خراپ بێ
نایبەی بۆ ئەینشتین درستی کاتەوە ئەبێ بۆ کابرای سەحاساس کە ئەگەر ئەلفوبێک بزانێ یان نەزانێ ماشینەکەت خراپ بێ نایبەی بۆ مەقامێکی گەورەی عیلمی وەک محەممەد قوتب مەسەلەن وەک دوکتۆر یوسف قەرزاوی کە دا بۆم چاککەنەوە ئەبێ بۆ کابرای مکانیک کە ممکنە ئەلفوبەیەکی نەخوێنە بێ ئەمما موشکیلی تر بۆ لای یەکێکە هەر بەو نەوعە بە تەناسبی سەلاحیەتێکی علمی و شتی تریش زۆر حەداقلەکەی کە مەوزوعی بەسیمەیە علمە کاری ئیدارەی بەشەریەت لە کاری دروستکردنەوەی سەعات و تەراکتۆر و چوارمەن گاڵ بە زەویە یا گەنم یا گلێنە پژاندن معلومە خۆ گەورەترە تۆ خەیاڵت بێ مجتەمەعی ئینسانی کۆمەڵێکی ئینسانی ناسالمە باشی بکەیتەوە بێ بچیتە لای کابرایەکی زانا بەقەت سەعاتەکەت ئەهمیەت بدە بە مجتەمەعی بەشەری بەقەت تەراکتۆرەکەت ئەهمیەتی بدەرێ بەقەت چوار بوون زەویەکە خەریکی کشتوکاڵی تیاکەی ئەهمیەتی بدەرێ غەیری خوا هەیە ئینسان بناسێ بە توول و تەفسیڵ نەبی قەزیە سادەیە ئینسان بۆدی مادیشی هەیە و بۆدی معنەوی و ڕۆحیشی هەیە هێشتا بۆدە مادیەکەی تەواو نەسراوە تو چوزانی لەناو ئەو 10 میلیارد سلولا مەسەڵەن کە مەغزی هەر ئینسانێکی هەیە یەکێکی دواری 5 سەدی مەسائلێکیان هەیە کە هێشتا زۆر پێشرەفتەتر بێ لەوە کە تائیسە بەشەر لە بەشەرەوە لەبارەی بەشەرەوە ئەیزانێ مەوزوعەکە لە یەک بەعدە سادەیەوە کە بەعدێکە بە چاو ئەیبینی لە ئەزمایشگای بینی ناسراوە بۆ بەشەر بۆ زانایانی بەشەر بڵێن ئەو زانایانی علومی مادی کە مطالعاکەن لە علومی ئینسانیە باشە فەهمی مەسائلی ئینسانی و مشکلاتی ئینسانی و مەجتەمەعیشیان ببێ فەرد و جامعە بۆلێ خودی ئینسان لەبارە مادیەکەوە ناناس چۆنی بەرنامە بۆ دانێ ئیتر بارە ڕۆحی معنەویەکەم کار پێوە نییە بکاکە وەڵا ئەگەر بەشەرت سپارد بە بەشەر کە تۆ بەرنامەی بۆ دانا سپاردووتە بەر نەزان ئەو بەشەرە تەواوی زانایان و فەلاسفە و ئینسان شناسانی تاریخ جەمەوە کە لە زەمانێکەوە ئادەم خەلق بووە لا نەبینەوە تا ئیسۆ تا هەمیشە هەمووی کۆکەوە سادەیە ئینسانیان لەباری تەنها مادیەوە نەناسیوە دەبەس مەوزوعەکە بەڵەد نینتر بەنابەڵەدی بەرنامەدان نانرێ ئینسانەوە نابێت تەحقیر بکرێ لە ساعاتێک و لە تراکتۆرێک لە بەرچاومەوە ئەسپەکەم نەخۆش پێ بم بۆ لای بێتاڵێک نایبم بۆ لای کابرای فیلسوف زۆر زانایە زۆر گەورەیە نایبم بۆ لای کابرای مهندس کە ئەتوانی تەرحی یەکجار گەورەی فەنی و هندسی بکە بۆ لای کابرای بێتەڵعەوامێک چونکە لێ ئەزانێ ئینسان لە ئەسپەکە و لە تراکتۆرەکە بچووکتر ناگیرێ ئەخر چۆن من ڕازیم بم نەفەردێک کولی ئینسان بدەم بە کەسێک کە هێشتا ئینسانی تەنها یەک بارەوە نەناسیوە دەکاکە ئیدارەی بەرنامەیەک بدونی علم جاهلیەتە ئیتر ئەو لا علم جەهلە کابرای فەیلسوف کە نازانێ پێچ و مۆرەیەک بکاتەوە جاهلە بەکاری تراکتۆر ئەگەر من تراکتۆر بستێرم پێ بڵێم چەکیکەوە جاهلیەتم کردووە ئەو بەرنامەوە ئەجا ئەکرێ کە کابرایکی فەیلسوفی نابەڵە خەریکە تراکتۆریژاکە خودی ئەو بەرنامە جاهلیەتە ئەوەی قزیە سادەیە وەختی ئێماڵین کە هەر چێک بۆ بەشەردا بدرێ ئەگەر لە لای ئەو خاوەن و خالقی بەشەرەوە نەبێ کە ئەزانی چۆنی خەڵق کردووە جاهلیەتە سادەیە تەوهین نییە بەیانی واقعیەتی زۆر بەدیهی و ئاشکرایە ئەبە مسەلەکە جا بچمەوە سەر باسەکە ئەگەر ئەلان مسلمانێکە لەو ئەئیمەت الهودا بێکە لەو مەهدیونە بێکە تا قیامەت هەر ئەبن و خوا زیاتریان کات و هدایەتیان زیاتر کات و ئیخلاسیان زۆرتر کات و جا تەوفیقی خزمەتیان پێ بکات کە هەر ئەبن هەمیشە
نهر لبر حديث لقرآن الشرح لما أو برنامج بو هميشه بشر نادوه بشر اگر بعد دلیل و علتی جور جور ورده بیت ولی دور بیت ولی و بیگانه بیت و خوا یکی نری نت 100% وک خودی پیامبر صلوات الله و سلام علیه و آله لی بزانن هر کسی مختاری لی بزانی بیلن زمانی ورده او کم کمانه بقات المقصد مسألة مهديون سابقين بالخيرات لا آية قرآن بحث فرمي لباري أوانا وكا ابن أمتي إسلام القرآن أقات الآيان سيجور الظالمين هنو مقتصدين هنو سابقين بالخيرات أو مهديون أو سابقين بالخيرات هر ابن خوازور تريشين كايو هميش يكي لو سابقين بالخيرات يكي لو مهديانا بيويلا مجتمعي خويا كفرسون مجتمعي كي زور جاهلية شيء إلى إسلام والنبي 100% جاهلية هم إلى عرفوا قوانين عرفيو آداب رسومنا وخلق به انتباخ لقل هداية إخوة ورقيلها هو تو جاهلي يالا مجتمعي كي جاهلي إسلامية وكان مجتمعاني إيمان مسلماناني أمره زورك لمسائل عرف وآداب رسوما لفرهنجي خومانو لم لا ورقرتوا بيوك ثاني خويني لقل ديني خويا ناخر نسازكار يا نسازكار زوري كيشي لدين ورمان قرتوا ما تيكلو بيكاليك نديني راست خوص كامل وحسابيو نجاهليتي كي تواو غليز بيس تكل يبي وين جامعي كي إسلامي حكومتي كي إسلامي دارك جاهليتي أجر ترتيبي تدوين لقرآن يعني كوكتنو بيكوا بوتش نبوايك ورد لروجي هاتني بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق تا آخرين آية كهاتوا عواب واي أو سابقين بالخيرات معمولا شو نواقود أما خواء قيليها وما يبدأ الباطل وما يعيد أو نوع باطل خاصة لو مجتمع أبوك أو پیغمبر راشكين هاتو راشكاندو زنجيري جاهليتي لكوالي خلقك خست لمن خلقك كردوا تدسو بيان كردوا شكلك خاص وتربيتك خاص وآداب ورسومك خاص قوام وموجوديتك خاص بوك قرآن فرميت أو تازنا بيتوا هزاران جور جاهلية بيتوا ولي تازا وانا بيتوا أو ترتيب نزوله بو أو نوع جاهلية خاصة بو كهرنا بيتوا إيدر جاهلية زور بشوي جور ولي أو تازا إيدنا علي خالق وخبر يوي داوا وروي روي أما همي شهر هذيك دادان لديني خوازور ياك جاهليتي كامل يا تيكا لبرو چونك نوع جاهلية فرقك لو درجاته جور كارزم كردي هر سابقه كالاسي أبي باجتهادي كي زور باش هر اندازش كسي دس كبه تبادل نظرت كالقالي نينك خوانا كرده بلد ببه ولكن هواس غفلت هر شتك ميداني ندا
لە بەڵەدی تر بەهرە وەرگێ بە تەک و تەنها خۆی پێخۆش بێ خۆی حرەکەتێک دروستکە ڕەهبەریەک دروستکە بۆ خۆی مەوجودیەتێک دروستکە بۆ خۆی پەنا بەخدا بە ناوی خزمەت بە دینی خوددا و بەندەگانی خوددا کابرا بێوێ خۆی مەسائل هەر جۆرێ حاڵیە بێ لە حاڵێکا ڕێگەی ببێ باشتریش حاڵی ببێ هەر بە پێ حاڵی بوونەکەی خۆی بڵێ بە خەڵکو نەتیجەی کاری خوا نەکردە ببێتە بەڵا بۆ خۆی بەر لە هەموو کەس لەو دوش خراپکردن و شێوانی سیمای دین و سەرگەردانکردنی بەشەر لە هەر ئەندازە ئیمکانی هەیە لە زەنایانی ڕۆژگار استفادە بکات و ئیجتیهادی باش بکە بزانی موجتەماعەکەی خۆی چ نۆعە جاهیلیەتێکە ئەبێ چ نۆعی حرەکەتی یا جاهلیەت نییە مەسەڵەن ئیسلامیە چ نۆعی شۆ بکە بە ئیجرای ئەحکامی ئیسلام الآن مثالی سادە دەرز دەکەم مجتەمەعی ئێمە جاهلی ئیسلامیە کوردەواری خۆمان شارێک بستێرن بە تۆ شتێکی زۆر سادە بەسیترین کە متاسفانە غاڵبی زانایان پیان وایە ئیسلام هەر ئەوەیە لە حاڵێکە بەسیترین و چکۆلەترین مەسائلی ئیسلامە ئەحکام ئەوە کە مربوطە بە فقه زۆر سادەیە خەریکی ئەحکامی فقهی ئیجرا بکەی زۆر شت هەیە کە لە جامعە چەندین قەرنە مەتروک بووە باو نەماوە لە کامیانەوە دەست پێکەی مەسەلەن ئیجرای حدود بۆ ئەوانە کە خراپ هاوکەن ئیقامەی قسط مادی و معنەوی لە بینی تەواوی خەڵکە ئەمە ئەم پەڕی ئاخرین دەرەجە و مەطلەبی ئیسلامەکە لە ڕۆژی ئەوەڵەوە بێ هەدەف بێ و بەو نەهج و سیاقە بچیتە بەرەوە ئەو کابراوە ڕەهبەری دینیەکە خەریکە خەڵک هیدایەت بکە بۆ لای دین لە بەرابەر لە هەموو کەسێ ئەحەدێک هێشتا جوابی نەداوەتەوە نەهاتوە دەدەنیەوە ئەبێ لە خۆیەوە شڕۆکە یەک زەڕە خۆی لە کەسێکی تربانتر نەگرێ نسبەت بە حەدی ئەقەل جامعەکەی خۆی لە متەوەسط زیاتر زیندگی نەکات لە لەحاظی ماڵیەوە لە لەحاظی معنەویەوە خۆی بانتر نەزانێ نەگرێ حقوقی بۆ خۆی قایل نەبێ لە لەحاظی مادیشەوە لە حەدی متەوەسطی جامعەکەی بانتر نەبێت تازە ئەوەش بۆ ڕەهبەری کەمە بێ خوارتر بێ لە حەدی متەوەسط بێ لە حەدی طبقاتی خواری جامعەی خۆیان زیندگی بکە قسط ئاوایە لە ڕۆژی ئەووەڵی قیامەوە ئەبێ تۆ شروعی پێ بکەی لە تەنها فەردەوە خۆتی تا لەو دوا بتوانی وردە وردە تەزکیەی خەڵق بکەی تەربیەتی خەڵق بکەی بەپێ ئەو هەدەف و بەرنامە و مەرامە هەتا تا لەو دواش وەختی حکوومەتت دایر کرد بتوانی ئیجرا بکەی بەپێ ئەویش دووبارە زەمان و مەکان معلومە لە بڕێ زەمان و مەکانە ئیمکانات زۆرە ڕەحەتر پیادا بێ وەک فەرسبوو ئیمکاناتی ئیسا ئامار و کامپیوتر و ئەم هەموو وەسایلی ئێرتباتی وەمانە یەکجار زۆرە لە یەک سەعاتە هەڵەسی سەدها فرسەق ڕێ ئەتێوی تا زەمانێک کە هاتوچوو بە موشکل و بە سەختی ئەنجامە بێ معلومە فەرقی هەیە بەهەرحاڵ ئەویش هەر دەبێ ئیمکاناتی زەمانی خۆت ئاخرین مەرحەلەی بتوانی ئیقامە بکەی ئەمما مەگەر بڕینی دەستی دز ڕۆنانی مثالە شەلاقدان لە شەرابخۆر وایە هەر لە ڕۆژی ئەوەڵەوە شڕا بووە تۆ لە پێم موجتەماعەکەی خۆت بزانی لە چ زەمانێکا کامی بە نیسبەتی خۆت و بە نیسبەتی خەڵق شڕا بکەی ئەوەی کە بە نیسبەتی خۆت شڕائەکەی ئیقامەی قستە لە لەحاظی مادی و معنەویەوە لەو دوا
وردە وردە عیبادات تێتە بەرەوە دەی تا مەسەلەن ڕۆژوو تێتە بەرەوە تا شکلی خاصی زەکات تێتە بەرەوە بۆ تەنزیمی اقتصادی جا ئەوەش باسێکە لە جێتراوتومە دیسانەکە مجتهد ئەبێ بزانێ ئەوانەوە لە مەوریدی زەکات هەبێژراون ئەوانە ئوموری حکوومەتین پێغەمبەری ئیسلام صلوات الله وسلام عليه وآله متناسبی ئیمکانات و موقعیەتی ئەو جامعە ئەو حدودەی تعیین فەرمووە ئەگەر نە نەساب تەنها ئەوەیەوە وێژراوە نە ئەموالی زەکەوی هەر ئەوانە وا وێژراون نە مقداری زەکات ئەوانە وا وێژراون ئەم سێ حەدە تعیین کراوە ئوموری حکوومەتین هیچ کامێکی تعیینی هەمیشەیی نییە کە بەو ئیطلاق و تعمیمەوە قورئانە فەرمێ و بەو تەوجیهەوە کە ئیقامەی قستە و ماڵ نەبێتە شتێکە بگەڕێ لە بین دەوڵەمەندانە کەی لا یەکوونە دوولەتن بێنە منکم ئاما ئەوە خولاسەکەی ئیقامەی قست هەموو کەس بگاتەوە بەرەو حەدی متەوەسط ئەوە کە لە دنیای ئەمڕۆژا پێڵێن دوای ئامارگیرینی سەرانەی هەر فەردەی لە هەر مەملەکەتێکە ئەوە نەیە بگاتەوە بەرەوە ئەوێ لە لەحاظی ماڵی و لەحاظی حقوقی معنەویشەوە هەموو وەکی إنا خلقناكم من ذكر وأنثى ئەگەر وا بێ کاکە گیان مەسەلەی مەخفیکاری و مەراحلی بعدیش هجرەت و ئەوانە عینەن لازم ناکات لە هەر زمانێکە و بۆ هەر مجتەمەعێک وەک ئەوەڵ ئیجرا بکرێت چونکە بەقیە ئەحکامێکیش کە خەیاڵی هەیە کابرا ئیقامەی بکاخۆ نابێ بەقیەی هدایات و ئێرشاداتێکیش کە خەیاڵی هەیە بیگەینێ بە خەڵک نابێ هەر وەک ئەوەڵ بێ متەفاوت ئەگەر قەرار بێ من هەر عینەن وەک نسخەی ئەوەڵ ئیجرا بکەم بڵێم ئای مەردم ڕۆژوو نییە زەکات نییە جارێ وەرن بسم الله الرحمن الرحیم اقرأ جارێ وەرن بزانن لا إله إلا الله ئەوانە حەصلە من چۆن ئەو ئەحکامە باتڵ بکەم بڵێم چونکە لە ئەوەڵەوە نەبووە ئەگەر قەرار بێ ئاوا سەدحیانە موو بەموو ئەو 23 ساڵە مبارەکە کە خوا بەشەریەت لە بەرەکەتی زۆرتر بەرخوردارکە ئیجرا بکرێ ئەبێ ئەوانش وە موسڵمانان خەریکن ئیجرایەکەن ئەوانش تاقیلکە بە عەقڵ ئینسان ئەزانێ نا وانییە لازم ناکە ئەو خێراتە هەیە ئەو کارە باشانە هەیە تعدیل ببێ بۆ من لە ئیبتداوەتی هەڵچمەوە پێم وایە ئەوەندە کە لێرە وتم بەس بێ بۆ ئەوە کە هەر کەسێک خەیاڵی هەیە هدایەتی بەندەگانی خوا بەعاتە بگرێ متوەجه ببێ کە موو بەموو حرەکەتکردن تفی ئەو شێوەی 23 ساڵە و هاتنی ئاياتی قورئانی و تەبیینی سونەتی نەبەوی لازم نییە جائیتر فەرمووە گەر سوالی تریشت هەیە ئەگەر بەس بوو ئەگەر مشکلێک هەیە فەرموو ئەزانم مەسەلەکە زۆر مفەسەلە وەلی پێم وایە ئەوە نەبەس مەسئلەی تەنزیمات و بەڵێ ڕاستە هەرزی حزورە دەکەم نەظم لە ئەلفوبێی تعلیماتی دینە هەر لە ئەووەڵی بەرەبەیانەوە عیباداتی ئینسان و تەکالیف و وەزایفی هەمووی ئیقتیزاکە کە فەرد بۆ زندگی خۆی بۆ بەرنامەی خۆی بۆ خانەوادەی خۆی نەزمی ببێت تا ئەگەیتە جەماعەتێکە پێکەوەوان بەیەکەوە ئەگەر وابێ تەنزیمات و تەشکیلات بە معنای لۆغەویەکەی بڵێ لازمە هەر لە ئەووەڵین فەردێکەوە کە خۆی سابق بێ خێراتە و خەیاڵی هەیە کە بەڵکە ئاواتی هەیە نەخەیاڵ ئاواتی هەیە و ئارەزووی هەیە کە خەڵکێک ڕاشەکێنێ لە جاهیلیەت نەجاتیان بووە دیان خاتە سەر ڕێ ئیسلام ئەبێ ڕعایەتی بکە کە شاهیدی زۆر سادە و خاتە سەر ڕێ ئیسلام
ئەبێ ڕعایەتی بکە کە شاهیدی زۆر سادە و زیندوویەوە کە نوێژ چۆن مەواقیتی بۆ تعین کراوە، هەرچەند مەواقیتی موەسەعەن وەلێ بڕێک زۆرتر بڕێک کەمتر ئەبینین فاسڵێ نوێژێ تا نوێژێ زمانێکی کەمە، فاسڵەی نوێژێ تا ئاخری وەختی خۆی وەک بەیانی زمانێکی کەمە، مدەتێک لەو بێنا ئیتر تەکلیف لەبارەی نوێژەوە نییە، باقی وەختەکانی تر کەم و زۆری هەیە، ڕۆژوو لە چ مۆقعێکا شڕۆ بێ لە چ وەختێکا تەواو ببێ، باقی مسائلیشی ئەبێ هەموو بێنێتە پێوە تەنزیم بکە بە معنای لۆغەوی کەلیمە لە ڕۆژی ئەووەڵەوە هەر حەرەکەتێک تەنزیماتی ئەوێ. ئەمما بەڵێ ئاخر ئەوە بە معنای لۆغەویەکەیە، ئەمما بە معنای عورفی ئەوە کە ڕایجە کتێبێک کتێب وایە ئەبەڵێ بە ناوی حکوومەتی ئیسلامی کتێبە سکۆلەیەک نووسیوە لەوێ تەوزیحم داوە کە ڕەهبەری سێ مەرحەلەی هەیە، مەرحەلەی وردوردی ناڵێم، مەرحەلەی عومدە و گەورەی، زمانێک کە سابق بە خێراتێک لە وەرسەی پێغەمبەران عەلەیهیمو سەلات وەسەلام وەک ئەوان قیامە کات و دەسەکاتە حەرەکەتدانی خەڵک، ئەمە یەک دەورەیە تا زمانێک کەسانێک کە هەر لەو جامعە مشتەرەکە جاهلیەی خۆیانە زیندگیان کردووە پێ ئەگەن و تێ ئەگەن کە ئەم تەعهودە تازە کە هەیانە کە ژیانە بە پێ ڕێوشوێنێکە خوا تایناوە چ خصوصیاتێکی هەیە بەڵەد ئەبن. لێرە مەرحەلەی دووەم شروع بێ، مەرحەلە دووەمە عیبارەتە لە مشاوەرە نەشورا، مەرحەلەیەکی سووەم بە شوێن ئەماناتێ وەختی ئەو ڕەهبەرە نییە ئەو وەختە ئەبێتە شورا. تەنزیماتی ئەمانە هەر کامێکی بە پێ خصوصیاتێکە هەیانە تا ئەمەزێ. معلومە تەنزیماتی زمانێک کە کابرا تەنیا خۆیەتی محدودێکی زۆر چکۆلێ هەیە هەرچەند سەنگینیش بێ، ئەمە چونکە فەردێ متعهدیەتی معمولاً فەردێ باشتر ئەتوانێت کاری بکاتە کاری خۆی ئەنجام بدات تا ببنە 5-6 کەس کە ئەو وەختە ئەگەر زۆر مقیەد بن هەموو کارێکی گرانترە فەرقەکە. وەختێک کە جەماعەتێ پێگەیشتن تەنزیماتێکی متەناسبی ئەو جامعە ئەبێتە مەرزێ. عینی ئەوەش ئەبینین زەکات هەر لە ئەوائلەوە بووە، لە ئەوائلی پەیدابوونی ئەفرادێک لە ئوممەتەوە بوو، ئەمما ئەو شەکلە خاسە چونکە هێشتا حکوومەت نەبووە پێغەمبەر سەڵەوات الله وسەلامو عەلەیه دای نەمەرزانوە کە بفەرمێ لە فڵانە شت لەوەندە مقدار ئەوەندە مقدار، ئەوانەی نەفەرمووە، بەڵکە بۆ جۆرەوە ئەزانین بوون وەک خەدیجەی کوبرا، ئەبوو بەکری سیدیق سەلامی خوا لات هەرچێکیان بوویە دایانناوە دەڕێتی بێتەنزیم تەشکیل و تعیینی هەدەف. ئەمما وەختی جەماعەتەکە زۆرە بنەوە دیارە تەنزیمێکی ئەوێ کە بزانن کێ کەمی هەیە کێ زۆری هەیە، کێ احتیاجی سەختترە کێ احتیاجی خەفیفترە، کە بەنسبەتی ئەوە زیادی موسڵمانەکان بچی بەرەولای احتیاجدارەکان. وەلێ بەیتولمال نییە ئەو تشکیلاتە نییە کە لەو دوای تشکیلی حکوومەت لە زمانی خودی پێغەمبەرە سەڵەوات الله وسەلام دامەزرا. وەختێک کە ئەگاتە مەرحەلەی حکوومەت ئەویش بەپێ ڕێوشێنی خۆی و بەرنامەی ئەگەر وابێ هەروەک عەرزم کردی تەنزیمات بە مانای لۆغەویەکەی بەڵێ یانێ تبکی بەرنامە و ڕێوشێن لە هەر زمانێکە چکارێ بە چ جۆرێ ئەنجام بدرێ هەیە تا زمانی چ کەسێ چکارێ لە چ جۆرێکا کە مەرحەلەی دووەم و تا مەرحەلەی سووەم کە دەمو دەستگای حکوومەتی بەپێ ڕێوشێنی زەمان و احتیاجاتی زەمان. ئەمما کاکە گیان ڕەنگە بیست بێتت کە بەرنامەی
من بۆ مەکتەبی قورئان چۆن بووە ئیتر زافە تۆزیحێک نادەم. ئەو قیامە لە ئێرانە پێش هاتوو تەشخیصم دامە تەکلیفێکی دووەمە بۆ ئێمە کە قیامی ملتێکە لە بەرابەری زوڵمەوە بۆ ئەو ئەکسەریەتی ملەتە تەشەیوع ئەو حرەکەتەکە فعلا لەناو ئەوانە هەیە و ئەهلی سنت هێشتا دەست بەکار نەبوون و تێ هەڵ نەچوون. ئەبێ من کارێ بکەم کە ئەهلی سنت ببنە هاوڕێ لەگەڵ ئەهلی تەشەیوع بۆ ئەو مقابلە لەگەڵ حکوومەتێکی زاڵم و ئیستبدادیە لەبەر زۆر دلیل. هەروە جارجار بڕێ دلیلەکان وتووە. سادەترینی ئەوە بوو وە دەریش کەوت و واقعیەتیش پێیا کرد تەسەوری ئەوە مەکرد هەر لە ئەوایلەوە کە ئەگەر ئەهلی سنت هاوڕێ نەبن لەگەڵ تەشەیوع حکوومەتی شەڕ هەڵەخڕێنێ لە بینی ئەمانە ئەهلی سنت دەداتە گژ ئەوانە وە پەنا بەخوا لەو خوێنە ناحەقانە کە ئاوا بڕژێ. ئەو جار ڕواڵەتەکەشی ئەوە بێ کە ئەهلی سنت دفاعەکە لە زاڵمێکی مستەبیدی وابەستە تەشەیوع لە بەرابەریانەوە بێست. خەتوڕێ و شوێنێک کە تەشخیصمدا بوو بۆ زمانی خۆمان مناسبە کە زۆر شەباهەتی بوو بە لە لحاظی ئەسلی نەحوەی حرەکەتەوە سەدری ئەوەلی ئیسلام کە جارێ داوەت و تەزکیەیە چونکە جامعەکە جامعەیەکی شبه جاهلی بوو یا شبه ئیسلامی بوو یا ئیسلامی جاهلی بە هەر عنوانێ بڵێ فەرقێ ناکا لازمە لەبەرە یەکەیەک پێ بگەن لە داوەت کراوان ئەوانەوە تێنە بەرەوە تا تەزکیەیەک بکرێن و لەو دووە داوەتێکی ئامیش خەڵک تۆزە بخاتە ڕێ و هاوڕێیان بکا لەگەڵ ئەوانەوە تەزکیە ئەکرێن بۆ داهاتوویەکی ئیسلامی و باش. مەجبورم ئەم بەرنامەی خۆمە تێگەیشتم ئەبێ تەرکی بکەم و ببمە هاوڕێ لەگەڵ ئەو قیامە. جایتر چی پێش هات توولانی و جارجاریشی شارەم کردووە پێم وایە هەر دوێنێش بوو بەڵێ زەفتیش کرا لە نەوارا کە چەند سەدەمەماندی چونکە پێ نەگەیشت بووین چونکە لیاقەتی ئەو کارە گەورانە نەما بوو کە احتیاجی بە تشکیلات هەیە وەختێ شتێکی ئاوا ئینسان پێ هەڵچوو. حاڵەکە ئێمە لە ئیبتیدای کارەوە ئستەشار لە ئیبتیدای کارەوەی بە حەسەبی ساڵ تەخمین نادرێ کە مەرحەلەی ڕۆشت لەکوێ هەیە. ممکنە ئەگەر 13-14 ساڵ بوو دەورانی تەزکیە و داوەتی عام لە حەیاتی پێغەمبەر سەلەوات الله وسەلام عەلەیه بۆ دەورەیەک لە زمانێکە 50 ساڵ 100 ساڵ 200 ساڵ پێشێ بەپێ ئستعدادی خەڵک و ئەو جار متەناسبیش لەگەڵ ئیمکاناتی زەمان هەر زۆر سەختە پەروەرشی کەسانێک کە هەزاران جۆرە فکری جاهلی و ئیلحادی دامەزراوە لە زەهنیانە یا ئەگەریش دانەمەزراو جێ نەگرتووە بیستوویانە زەهنیان خەریکی فعالیەتیانە تۆ فکری تەوحیدی دامەرزێنی و ئەو ئەفکارە مخالفە هەموو بەتاڵکەیتەوە لە زەهنیا تا یەک نەفەر لە ئەو دەورانی زندگی سادە و جاهلیەتی سادەیشە بێسەوادیە بتوانی ڕاشەکێنی ئەو دوو فکرە زۆری فەرقە. مشکی ئەو کابراکە لە دنیای ئیمڕۆ تەحسیلات و متالعاتی هەیە لە مەسائلی مختلف پڕە لە هەزاران مەسئلە کە ئەو مەسەلانە ناخوێنێ لەگەڵ ئەوەوە تۆ خەیاڵتە پێ حاڵی بکەی و باوەڕی پێبێنێ ئەبێ وردە خەریک بی ڕازی نادروستی ئەو مەسەلانەی پێ حاڵی بی ئەوە خەتایە لەبەرەوە ئەوە خەتایە لەبەرەوە ئەوە خەتایە لەبەرەوە تا باشەکان بنیشێ بچێ. ئەمە کەسێ شتێک نییە لە ناو فکریا زۆر سادە ئەژیێت و سادە فکرەکەتەوە لە ژیان زۆر ئاسانترە ئەلفوبێ پێ حاڵیەکەی
هەر زمانێکی پێ حاڵیەکەی هەر علمێکی پێ حاڵیەکەی لە ڕێوە تێحاڵچی من جملە فکری دینی بەسیط بەڵەجا ئەوەی کە ئێمە تووشی بووین و باسی یەکجار توولانیە زۆری دوور خستینەوە بەو ئیشارەتەکە دوێنێ عەرزم کرد وە سەدەماتی یەکجار زۆریشی پێگەیاندین یەکجار زۆر نمونەی عومدەی ئەو سەدەمە عەزیمە بوو کە داویە لە پایەی ئیمانی خۆ بووی لێرە دوێنێ بەڵێ پەنا بەخوا هەڵەت چوون من جملە یەکێ لە هەڵەت چوونەکانەوەیە کە بێ تەوەجوه بە تەناسب لەگەڵ هەر مەرحەلەیەک کە موسڵمانان تیان سابق بە خەیراتێک پێشەوایەکی دینی بێنێ تەشکیلاتێکی بانتر لە مەقدوراتی خۆیان دامەرزێنێ خەتەرێکی یەکجار گەورەی هەیە کە وەختێ من لە زیندانا بووم لە ئێدامەی ئەو ڕێیە کە خۆم بە نائەلاجی بە سوورەتی حوکمی ثانەوی تێکەوت بووم و جەماعەتی هاوڕێ خۆیچنی تێکەوتن کە ئەبوو لە هەر وەختێکە تەکلیفەکە منتەفی بوو لێ بگەڕین پاش ئینتفای تەکلیفی چونکە من لە زیندانە بووم ئەم 10 ساڵە دوور بووم لیان تەماشاکەم زۆر غەلیزتر و تونتر بووەتەوە مەسەلەی تەشکیلاتیان جا کاکە گیان یەکێ لە خەتەری سادەی تەشکیلاتت عەرزکەم زۆر سادە و ئیبتیدایی و بەدیهی کاموو کەسێ لێ تێئەگا ئەمەیە کە وەزنێک پەیدا ئەکا وە شکڵێک پەیا ئەکا وەزنەکەی وەک وەزنی ئەوەوە پێ ئەڵێن چی لە کوردی لەهجەی ئێوە دەیلەم ئابۆنەوە کە ئەتوانێ بە وەزنێکی کەم شتێکی یەکجار زۆر بەرزەوەکە شکلی هەرم شتێکی ئاوادارە پێیاکە یەکەیەک لە ناو تەشکیلاتە ئەو نەوە قودەتە پێیاکەن ئەم سەفەر ئەگەر تەواو تەسکیە نەبوو بێتن و پێ نەگەیشت بێتن سادەترین خەتەری بۆ خۆیانە تووشی غەرورە بن تووشی استکبارە بن نسبەت بە خەڵکی تر خۆیان بەبانتر ئەزانن خۆیان بەبانتر ئەگرن ممکنە حتا لە لەحاظی ژیانی مادیشەوە خۆیان فەرق بخەن لەگەڵ خەڵکی تر دەیدەی وردە هەوەسی ئەمر و نەهی پەیاکەن وەها پەنا بەخواکە ئەمر و نەهیان موافق یا مخالفی دین بێ ئیتاعەت بکرێ ئەوە تاغوتێتر درست بوو لە ڕێی دینەوە ئەو جار خەڵکی تریش دوو دەستن بڕێک لە خۆیانە شتێک نابینن ئەوهلی ئەوە نین کە بڵێن با ئێمە ببینە ڕەهبەر بڕێک لە خۆیانە ئەبین ئەوانەوە لە خۆیانە ئەبینن ڕەقابەتەکەن لەگەڵ یەک ئەم ئەڵێ شەنە لە مەنەکەمتر نەخێتۆ نابی ڕەهبەر بی ئەبێ من ڕەهبەر ئەوانیشەوە لە خۆڕا نابینن وەختێ ئەوە دوو دەستەیە بێ بێچارە سەرگەردانە بەرەو کاملا بچن ئەزانن کە خۆیان خۆ ڕەهبەریان پێ ناکرێ ئەبێ تابعی لایەک بن ئەوە شەڕی تەفەڕقی دروست إن الذين فرقوا دينهم تآخر بوو بە خەڵاتی باڵای ئەو ڕەهبەرانە وا بێ لیاقەت و توانایی و تەسکیەیەکی کامڵ لە ڕاسی تەشکیلاتێکەوە قەراریان کرد و ئەو شکڵیانە دروست کرد و ئەو قودەتەیان پێیا کرد ئەگەر وا بێ کاکەگیان لە هەر زەمانێکا تەنزیمات بە مەعنا لەغەویەکەی نە بە مەعنا سیاسی ڕایجەکەی ئەمڕۆی ئەبێ ببێ وەلێ متەناسب لەگەڵ مقداری پەروەرشی ئەفرادی ئەو تەنزیماتە ئەو ئەفرادەوە قەرارە ئەو تەنزیماتە ناوەدا نەکخوا نەکردە تووشی غرور و بێتەقوایی ببن چەندی لێ ئەزانن
چەندە پێی مؤمن و مخلصن چەندە ئیمان و تەقوایان چووەتە بەرەوە هەر ئەوە نەتەنزیماتەکەشیان زیاد بکات و بچێتە بەرەوە با ئەو شەڕانەی لێ دروست نەبێ با ئەحزاب و گروهی مختلفی غیرە ئیسلامی تووشین با مسلمانانی شوایان لێنێ مشکلێک نەما دەفەرمووکە مەسەلەی مفارقة ومفاصلة لەگەڵ خەڵکە نزیک يعني خەڵکانی خزم و کەسوکە یا خەڵکی ئەو مجتەمع و کۆمەڵە چۆن دەکرێت و مەرجەکانی چۆنن کەی دەبێت لە چ کاتێکە فەردێک یان جەماعەتێک لەگەڵ خەڵکدا مفاصلە و مفارقە بکات بەڵێ ئەرزی حضور دەکەم هەم ئاياتی قورئان متعدد ئەوەی فەرمووە لە چ زمانێکە هەیە فەرمێ ئەعرض عمن تولى عن ذكرنا لا فتولى عنهم وتماشي تاريخ الإسلام كين لي حاليا بين هم سنة عملي حزة رسول صلوات الله وسلامه عليه وآله وجميع أحبابه هرچن أزانين السير نقصو اشتباهتها ولا بصيرتك عام والدرس إنسان هميشه أتواني لهر دوريك لتاريخ بياكا بفي أو بصيرتها أزانين زور جوان بياني كدوه إيما كاكا مطلقا خلق ليه خرابتر نبي لعملها ليه ملحد ترنبي لأفكاره مطلقة لدوراني تبليغ دعوتي عام وتسكية هيتش مفارقة هيك جائز خزمة كسكارة بيغانية هيتش أما زماني هيك أقات النوري آخرك أو تشكيلات هي أو سفرة بعضها أو سفرة مسائل ديت فيشوا ومتاها برلو بقات خدي دا مسرانی تشکیلاتی حکومتی مسائلی تێتێک پێشەوە کە ئەبێتە موجب هەمیشە شتێک نەواخت نەوەک بڵێ ئەو سنەتە ئەوەڵیەکە چۆن بووە نا بە شێوەی جۆر متەناسب لەگەڵ زمانی جۆر ئەبێ مفاصلە بە وجود بێ ئەویش فقط لە صلاحیەتی حکوومەتێکە هەیە ئەوە تەعیینکە تا قدرت نەگاتە نزیکی ئەوە کە بتوانێ مجتەمەعی ئیدارە بکە ناتوانێ بڵێ من ئەم مجتەمەعە کەمە دوو بەشەوە بەشێکی درست و بەشێکی نادرست حەقی ئەوەی زۆر لە مسلمانە هەر ئەوەی کە حرەکەتێکی دینی ئەناسین چەند کتێبێک خوێنینەوە 4 ڕۆژ و سوننەت ئەگرین مثلەن 4 نوێژەکەین یەکسەر دوای مانگە دوومان تووڕە ئەبین لە خوشک و دایک و کەس و کار و ئامۆزا و پورزا و هەر وجودی ئەو تەنزیماتە خۆی کارێکەکە کە هاوڕێی ئەو تەنزیمە هەمویان برایانی ئەو تەنزیمە هەمویان بەیەکە و پەیوەندیشی تۆڵیان بێ خود بە خود ئەوە بێتە مایە ئەوەی کە دوورکەونەوە لە کەس و کار و مجتەمەعەکان دەردی ئەمە چی ئەمە تا چ حەدێت وەڵا کاکە گیان مطلقا نە قورئان و نە سونەتی نەبەوی ئیجازەیە ئەمە نادا ئەمە ئیشتباهە دقت بفەرموو لە سونەتی نەبەوی کە تا نزیکترین ڕۆژ بە هیجرەتەوە تەماسی بووە لەگەڵ سەرانی جاهلیەت بەحسی کردووە لەگەڵ باقی خەڵک دەستی هەڵ نەکردووە لە تەبلیغ و هێدایەتیان ئەوە کە دەستوری هجرەت دراوە و تەوەلی و ئیعراز وەختێکە کە ئیتر تازە ئەمانە هیچ تازە ئیتر نۆرەی ئەوە ئەسڵەن تەبلیغ بگوێزێتەوە بچێتە جێگایەکی تر لە حاڵەکە ئەو وەختەش هێشتا هەر بە تەواوی تەرکی نەکردوون هێشتا هەر کۆش و تەلاشێک بووە لە عینی تەوەلی و ئیعرازیشە وەمە بەڵکو هێدایەت بۆ خۆشبەخت ئەوە لایەکی تر سلەی ڕەحیم بۆ نزیکان بەتاڵ نابێتەوە مەگەر ئەو زەمانە کە عەرزم کردی حکوومەتێک ئەزانێ کە رابطە لەگەڵ ئەوانە بێتە پیسی جامعە ئەو دوو مجتەمع لە یەک مەگەر ئەو وەختە ئەگەر نەقەتە ناکرێت لەو دووە لە ناو ڕەحیمە باوکو دایک تو دقت فەرموو کاکە نەسی قورئانە فەرمێ ئەگەر واداریان کردی لەسەر شرک بە قسەیان مەکە ئەمان ڕەفاقەتت لەگەڵیان هەر باش بێ هەر بە ئیحسان بە ئیکرام وایان لەگەڵ ڕەفتارکە بابەکە ئەدا بە تەوقی سەردا دایککە نفرینت دەکا دادەی سوژدە بە لەو بتە ئاوای تر یعنی شرکی تەواو سادە و بەدیهی و عینی کەم کەس لێتت بکە ئەوە شرک بڵێ دایکیان ئیجازەم فەرموو تخوات کات لێکەم دەست ماچەکەم پێت ماچەکەم بابەگیان دەست ماچەکەم پێت ماچەکەم زۆرم لێ مەکە ناتوانم وصاحبهما في الدنيا معروفة ئەمانە
محترم ئەم نوع ئیحساساتەکە مسلمانانێکە کەونە سەر حەرەکەت تووشی ئەبن لەبەرچی لەبەر حەمیەتی دینی و لەبەر پاکی دڵیان تحملی ناپاکی و لاڕێتی ناکەن. ئەمما برای عەزیزم خۆشەویستم هەموو شتانێک کە محتەرەم و خوێن شیرینن سەحیحیش نین. ڕێی سەحیح و باشی باشبوون و خەڵک باشکردن خوا باشی ئەزانێ. ئەو نیشانی داوین بە قسەی ئەو بکەین. ئەو تەنەفرە و ئەو بێگانە بوونەوە و لێگەڕانە خوا پەسەندی ناکا. لەبەر خاتر ڕزای خوا لەو ئیحساساتە جوانە لەو عەواتفە جوانە کە خۆمان هەمانە لە ذاتی خۆیان جوانە کە وەختێک کابرا لا ڕێ لە ڕێ خوا من خۆشم ناوێ وەلیکن هەر لەبەر دەستوری خوا سەرفی نەزەری لێ بکەم خۆشم بێ بەڵکە هێدایەتی کەم احترامی بگرم بەڵکە هێدایەتی کەم. خۆشویستنی باش ئەوەیە کابرا خراپە باشی بکەین نەپشتی لێ هەڵکەین. خوا تەوفیقی هەموومان بووە. خەباتی پەرلەمانی و بەشداری موسڵمانان لە پەرلەماندا بۆ کردنە دەستی حوکم جێگەی لە کتاب و سونەتدا چۆنە و تا چه حەدە دروستە؟ بەڵێ ئەمە کاکەگیان موو بە موو لە نەسی کتاب و سونەت نابێ وەرگیرێ. ئەمە شتێقی ئەو مەسەلەی نەحوەی حەرەکەت و مەسائلەیە کە عەرزم کردیە بێ بە ئیجتیهاد ئینسان تێ بکا لە هەر زەمانێکە ئەبێت چۆن بکا. مجتەمەعات جۆر جۆرن. مجتەمەعی هەیە کە باری ئیسلامیەتی قەویترە لای کەمی لە لەحاظی ئیمان و عەواتفی خەڵکەوە. ئەگەر لە عەمەلیشە ئیسلام لە ناو جامعەیەکانیە ئەما خەڵکی یەکجار بەدڵ ئامادەن بۆ ئەوە کە بە پێ ڕێوشوونی ئیسلام حکوومەتەکەیان و جامعەکەیان ئیدارە ببێ. ئەوە فەرقی هەیە کە مقایسەی بکەین لەگەڵ جامعەیەکی تر کە ئیسلامیش نییە هیچ عەواتف و ڕەغەباتی ئیسلامیش کەمە لە ناو خەڵکە. ئەمە دوو نمونە لە بەرابەری یەکەوە. نمونەی تریش لە بینی ئەم دوانە یەکجار زۆرە. پێشەوایانی دینی ئەبێ بە ئیجتیهادی خۆیان ئابە و ڕێگانەوە عەرزم کردی نەمەغرور بن بە تەنیا ڕەئی خۆیان. وعەلەیکم السەلام وەڕەحمەت الله وبەرەکاتوه. استفادە لە بەسیرەت و زانینی خەڵکی تریش زانایانی تریش بزانن بۆ کۆمەڵەکەی خۆیان چی باشە. ئەگەر لەوانەیە کۆمەڵەکەیان کە ئەمان بێتەی مەراحلێکی توولانی لە کاری تەزکیە و داوەت و بێ ئەوە کە مەجموعەیەکی هاو هەدەفی پێکەوە متصل بە ناوی ئوممەت. ئاخر ئەلانەما خۆ حقیقەتەن ئەمە ئوممەت نییە کە هەیە. ئەم هەموو مەرزانە دروست کراوە شاهدێکی زۆر سادە. ئێران و عێراق و میسر و ڕۆم و تورکیە و چیچیمان دیارە نیشانەیەکە کە ئوممەت نییە. ئەو سەفەر پچۆ ناو هەر وڵاتێک لە ناومانیشە وەڵا هەر ئوممەت نییە. ئوممەتەوە یانی مەقسەدێکی واحدی هەیە هەموو هاوا دەفە بەرەو ئەوێ ئەچێ. وەڵا ڕانێک کە ئەڕوا بەرەو سەر ئاو خواردن گشتی چۆمەکەوا لەوێ و کانیاوەکەوا لەوێ بەرەوەوێ ئەو ئوممەتترە. بۆ جۆرە کە قورئانە فەرمێ ئەوانە گشتی ئەوە من ئەمثالکم. ئەو ئوممەتترە لە ئێمە. ئەگەر زانی کابرا لە ناو ئەم جامعەکە هێشتا شکلی ئوممەتی نییە وەلیکن پەیوەندیان لە ئامال و ئاواتی دینیا پێکەوە ئەوە نەزۆرە مختصەر کارێک بکەی شکلی ئوممەت پەیاکەنەوە. ئەگەر وابێ ئەتوانێ بێ پێوانی ئەو ڕێگا دوورە سبەینێ دەسەڵاتی وە دەستکەوت تەنزیماتێکی ئیسلامی دایر بکات و حکوومەتێکی ئیسلامی ئیجرا بکا زۆر مبارەک. بڕاتە پارلەمان بڕاتە حکوومەت بە شەرتێکە سابت بێ لەسەر ڕێوشوێنی خۆی. مجاراتی سیاسی و ڕێوشوێنی و گۆڕان و ئەو نەوع تاکتیکانە و لە ئەحزاب و گروه و حرەکاتی غیرە ئیسلامیا هەیە تێکەڵی ئەوانە نەبێ تووشی ئەوانە نەبێ. ئیسلام دوای مەرحەلەی فەسادی ماتۆمەر کە ئەلئان وەختێ خەیاڵی هەیە لە
کاری سیاسی و پەرلەمانیە شرکت بکە دیارە زۆر مەرحەلەیەکی بانتریشە لە مەرحەلەی ئێستا ماتۆ عومەر وایە لێرەدا ئیتر مطلقا مەخفیکاری نییە لە مەقاصد یا متوجه بە مەخفیکاری دووە یەکێ ئەوەیە کە لە مەقاصدە لە ئەهدافە لە ئوسوولە یەکێ ئەوەیە لە ئیجرادا لە مەقاصد و ئەهداف و ئوسوولە مطلقا بێماتۆ عومەرەوەیە بە تەواوانە نیواشکرا هیچێکی نەشاریتەوە لە خەڵکە ئیسلام ئەوەیە پێت خۆشە پێت ناخۆشە بە باشی زانی بە بخراپی زانی ڕاست و پاک بینوێنە نەوەکە ئەو ئەحزاب و گروهە سیاسیانە مەقاصدێکیان هەیە شتانی تر تێکەڵی ئەکەن و یا حتا خلافی ئەوە شوا هەیەنە نیشانی ئەدەن ئەوە نییە دینی خوا ئەوێ بە بەسیرەتەوە خەڵک پێشێ بەرەو لای خۆی چاوبەستی مەکە سەری لێ مەشێوێنە بە درۆ دەلەسە تەواوی ئەوەوە ئەسڵی مەطلەبی ئیسلامە بە تەواوی سەراحەت بڵێ جاوەرە سازگارە لەگەڵ فترتت قبوڵیەکەی سازگار نییە لەگەڵ فترتت قبوڵی ناکەی یا بە خەیاڵی خۆت پێت وایە مەسالیحت لەگەڵ ئەوە جۆر نابێتەوە ئەویش اشتباهە ئەوانە وا پێیان وایە مەسالیحیان لەگەڵ حەق جۆر نابێتەوە اشتباهکەن وەڵام مەسلحەتیان ئەوەیە خۆیان هەڵێکن لەگەڵ حەق مەسلحەتیان جۆرێکی ترە یا مەسالیحت ڕێ نادا ببیێتە هاوڕێ لەگەڵ دینی خوا ئەو کەسی خۆت ئەبێ ئاوا بێکە ئەگەر ئەچنە ناو تەشکیلات وە ئەزانن جامعەکەیان لە لەحاظی ئەواتفی و ئامالی دینیەوە ئەوە نەقەویە کە ئەوە مختصەرەکانێ بە تۆژاڵێکە ئەم جاهیلیەتی حکمی غێرە ئیسلامیە ئەو تۆژاڵە مختصەرێلا بە بلافاصلە بەهارەکەوێتە دەرەوە زۆر باشە مبارەکە بیکەن ئەمما بێ مجامەلە جامعەی وایش هەیە ئەسڵەن بەکاریەوە نایە حتا ئەبێ لە مەرحەلەی مەخفیکاریەوە دەستی پێ بکە زوو بەر لەمە ئەم سوئال و جوابانە بێتە بەرەوە تەسجیل ببێ عەرزم کردی کە تازە وەختە دوای زیندانی قزڵ قەلعەی زەمانی شاه تەسمیم گرت و زانیم ئەوە وا جاران کردومە هەمووی ئیشتباه بووە هاتمەوە بۆ کوردەواری و بۆ شاری سنە چۆن خەریک بووم ئەفرادم ئەدزی تاوردەوردە بانیان بکەم و پێم مسائلی دینیان بۆ بڵێم ئەو جامعەی خۆم ئاوا بوو تاوە مەخفی کرد ئەبێ بەو تەرتیبە ڕاکەڕەکرێت مثلا پەرلەمان لە هەر وڵاتێکە قانون دانێت بۆ ئەو مجتەمع بۆ ئەو قەومەڵە ئەگەر ئەو پەرلەمانە لەسەر ئەساسی کتاب و سنەت قانون استخراج نەکات بۆ ژیانی ئەو خەڵکە ئایا تۆ ئەتوانی لەو بینایە دانیشی و ئەمە بەشی لە حساب ناکەی ناقەی ناکا وەک عەرزم کردی بۆ هەر زەمانێک و هەر مەکانێک مجتەمەعێک ممکنە شەرایەتێ ببێ کە تۆر عینەن لازم نەبێت تبقی ڕۆژێنی 23 ساڵ ڕەفتار بکەی من جملە ئەم مثالەکە عەرزم کردی حکمی غێرە ئیسلامی تۆژاڵێکی سەهۆڵە بەفە یەخە کە بەستوویەتی بەسەر ئەم جامعە شەماڵێک لێدا لایە بە وەختی ئەزانێ ئیتر لازم نییە زۆر خۆی دوور بخاتەوە ئەگەر زانی وایە ئەگەر واقعەن ڕووی ئیجتیهادێکی درستەوە نەخەتا یا ئاوات و ئارەز و باقودەتم ببێ نا ئەگەر ئەو ئەچێتە ناو شورایەک ئەقەلیەتە ناتوانێت ڕێی خۆی ئەویش ئەو ئەقەلیت و ئەکسەریەتە جاهلیە ئیمڕۆژە ئەقەلیت و ئەکسەریەت فقط بەپێ عەدەد حسابەکەن بەپێ قودرەتی مەطلەب چەند بەرەو حەق و چەند بەرەو باتڵ حساب ناکەن لە حاڵێکە ئەسڵ ئەوەیە